بەڵاو بینیمان بەرداوامی بانگەشەی هەڵبژاردنە لە ئەمریکا تا بێت ململانەکانی نێوان ترامپ و کاماڵا تونتر دەبێتەوە. کاماڵا هاریس لە ویلاتی ویسکۆنسن بوو، قسەی بۆ لایەنگرانی خۆی کرد، دیسانەوە هێرشی کردەوە سەر ترامپ. ئەویش باس و خواستی هەڵبژاردنەکانی ئەمریکا ململانەکانی نێوان کاماڵا هاریس و جۆناڵد ترامپ ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا لە کالیفۆرنیا لەگەڵماندا. دکتۆر سڵاو لەتانێ بێتۆم کاتتان باش. جۆ بایدن ئەمڕۆ بەشداری دەنگدانی پێشوەختی کردووە، دەڵێت ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە بۆ ئەمریکا. بۆ گرنگە چ جیاوازێکی لەگەڵ هەڵبژاردنێکی دیکەی ئەمریکایە؟ زۆر سپاس پێشەکی، سپاس بۆ ئێوە بۆ بینەران. من حەزەکەم پێش ئەوەی جوابی وەڵام بەمەوە ئەمە جارێک پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەم بۆ ئەو هەڵبژاردنە پێش دەنگان و دوای دەنگان و میلەت دەنگی خۆیە سەرکەوتوی وەلحەمدوللا بێ مەشاکیل ڕۆژ بەڕێوە و هیوادارم حکوومەتێکی تازەش و پەرلەمانێکی تازە و حکوومەتێکی تازەش کرێ بۆ ئەوەی داکۆکی بکەن لە مافەکانی خەڵکی کوردستان. بینە سەر سوالەکەی جەنابێ، طبعاً بۆ ئەم انتخاباتە گورگە لە بینی دیموکراتەکان و لەبەری جەمهوریەکان، چونکە ئەمە نزیکترین انتخاباتە لە مێژووی ئەمریکا کە هەردوو ڕکابەرەکە دەنگیان زۆر زۆر نزیکە لە یەک. اینجا ئەو نزیک بوونە وای لێ کردووە هەر دەنگێکیش حسابی بۆ کرێت. اینجا ئەمە خۆی لە خۆیان گرنگییاوە بەم مەسەلەیە کە بە زووترین کات پێش انتخابات دەنگ بن. تقریبا 55 ملیۆن زیاتر خەڵک دەنگیاوە تاکوون ئێستا و تەوەقوعەکەن پێش انتخابات بگاتە 100 ملیۆن زیاتر کە خەڵک دەنگ بات. ئایا بە بچێتە سەر دەنگانیان بەبەری دابینێرێت. مخۆم بەبەری داناردم، دەنگان زۆر گرنگە و مافێکی هەموو خەڵکێکی ئەمریکیە کە دەنگ بات. ئەمە مەسەیری ئەمریکا لە دوو لاوە هینێک دێتەوە. لە ناو ناخۆی ئەمریکا دوو ڕێگا هەیە جیاواز. بەرنامەی دیموکراتەکان کە دەربارەی ئەوەیە کە زۆر جەختەکەنەوە لەسەر مافی ئافرەت و چۆن ئەتوانێت جەستەی خۆی قەرار لەسەر جەستەی خۆی بە ئەوە چۆن ئەڵێ هینێکی ئەساسی انتخاباتەکانە. هەوڵیژەیەن هینی چۆن ئەڵێ بەرنمەیەکی وەکوستا گوێتان لێ بوو، بەرنمەیەکی ئابووری بە خۆتیشان هەبێت. مەسەلەی کۆچبەرەکان ئەوەش مەوزوعەکە. لە لایەکی کەشەوە جەمهوریەکان مەسەلەی کۆچبەران زۆر زۆر مهمە، کوردەتی بە هینێکی زۆر گەورە لەسەر چۆن ئەڵێ هینی ئەمریکیەکان، یعنی چۆن ئەڵێ بایدن و کاملا هاریس پێکەوە کە ئەوان بوون زەختی لەسەر کردەوە. مەسەلەی ئافرەت ئەوان ئیمانیان بەوە نییە کە ئافرەت بتوانێ مناڵ خاستەن مناڵ فرێبوون کە پێڵێن ئیچاز ئەوە بکات. لەبەر ئەوە ئەوان ئەڵێن ڕۆحبەرە نابێت بکوژێت و زۆر ویلایەتیش مەنعی ئەویان کردو کە یارمەتی ئەو ئافرەتانە بن کە بیانەوێ مناڵ فرێبن. بەڵام ئەوە مشکلەکە لێرە ئەوەیە کە عفوم کە مشکلەکە لەوایە کە زۆر ئەوان پشگیری ئەو ڕۆحبەران ناگرن. مەسەلەی ئابووریش جەمهوریەکان زۆر زۆر بەقوتن و ئەمریکیەکانیش وا تەسەورەکەن کە ترامپ زیاتر لە ئابووریا بەقوترە وەک لە کاملا هاریس. بەڵێ دکتۆر کە ئێوە دەنگتان داوە، ینی جەنابتان هاوڵاتێکی ئەمریکین، وەکو هاوڵاتێکی ئەمریکی و بۆ سیاستکردن و بۆ باشتربوونی دۆخی ئەمریکا چ لە ناوخۆت چ لە دەرەوە، تۆ سیاسەتی کامیانت پێ باشترە؟ ئەوە دووشتی جیاوازە. لێرە ئەمریکیەکان ئەمریکی ئەگەر سەیریکەی ئیحتیمامێن بە ناوخۆی ئەمریکا، بەڵێ بە ژێوی ژیان و تەندروستی وەلی کار و ئەو شتانە. بەڵێ ئەوانە مهمترە بۆ ئەمریکیەکان وەک لەوەی سیاسەتی دەرەوە. هەموو ئەزانین سیاسەتی دەرەوەی ئەم 4 ساڵەی کە ڕۆست لاواز بوو، یعنی هەیبەتی ئەمریکا هاتۆ خوارەوە. ئەم ترامپ بە شێوەیەکە کارەکە، بە هێزی ئابووری و بە هێزی سەربازی کارەکە، پشگیری تەبان ئیسرائیلەکە، پشگیری
ئەوێ شەڕی ئۆکرانیا نەمێنێ شەڕ لە ناوچەکان نەمێنێ یعنی ئەو بۆ دەرەوە باشترە لە ناویشەوە وەکوتم لە ناحەی ئابووریەوە ئەم باشترە بەڵام لە ناحەی سۆشیال چۆنەڵی اجتماعیات و یارمەتی خەڵک و فەقیر و هەژار و طبقەی ناوڕاست کاملا هەرس زیاترێنێ اینجا ئەگەر بێتە سەر دەنگی کەمیناتەکان زۆر مهمە لێرە ڕەشە هەیە لاتینیت هەیە کوردیشت هەیە کوردەکان هەمیان زۆریانەوەی کە من ئاگام لێیەتی لەم چەند ڕۆژەیە دوو هەفتە لێرەم تقریبا زیاتر حەزەکەن ترامپ ببێت پێتان وایە بۆ حەزەکەن ترامپ بێت چونکە ئەوان بینیوانە کە بایدن هیچی وای نەکرد بۆ کە لە کوردرا لە کوردستانرا یعنی ئەو شتانە بەجددی نەهاتە سەرخەت چونکە وەکو جۆشتان لێبوو لە دیداری مێری وەزیری سەفیرەی ئەمریکا وتی ئێمە پاراستن لە هینی خۆمانەکەین چۆنەڵێ کەسەکانی خۆمان لێرە ئەوان کە بەرنەکەوتون ئێمە وەکو ئەوان هیچ وڵامێکیان نابێ ئەوانە پارێزن ئەی باشە خەڵکی کوردستان ئەی خەڵکەکانی دۆستەکانتان ئەوەی چێکە لەو سیاسەتەی کە ترامپ ئەگەر بڵێ ئەمەوێت بیکەم ئەیکات ئەمان زۆرتر بە نەرمی ئیژەکەن بەڵام ترامپ زۆر بەهێز ئیژەکات فەرقەکە زۆرە جیاوازیە لەوە و ئەتوانێ ئەو شەڕانش بوەستێنە چکە عێلاقاتی دەولی بەقووەت هەیە ئەمان زۆر بە دیپلۆماسیە دەیکەن دیپلۆماسیەتێکی نەرمیش نوک دیپلۆماسیەتێکی بەهێز بەڵێ دکتۆر بۆچی هەڵبژاردننی ئەمریکا سەرنجی جیهان بۆ خۆی ڕاکێشێ ینی وای لە هاتووە هەندێک دۆخی جیهان هەیە زۆربەی چاودێران ئەڵێن نەبێت چاوەڕێی کۆتایی هاتنی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بکرێت دواتر کۆمەڵی پرسان ڕەنگە یەکلا ببنەوە کاکە ئەمریکا سەرکردایەتی عالەمەکە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەربازیەوە لە عێلاقاتەوە لە مەسەلەی ئینڤایرمنت یعنی ژینگە لە زۆر شتا ئەمریکا خۆی قیادەی دنیاکە ناتۆ گەورەترین پارە کە ئەیە بە ناتۆ ئەمریکا ئەیە خولەفاکان تقریبا کەمتر ئێن زۆر کەمتر ئێن گەورەترین جێشیە بەقووەترین ئەسلحەی هەیە لە عالەما لەبەر ئەوە ئەو قیادەیەکە و ئەم حولەفایانە قیادەکەشان تەسلیمی ئەو کردووە طبعا بە ئەوەی کە گفتوگۆ لەگەڵێکاکەن بەڕێکوتن بەڵام قیادەکە بەدەست ئەمریکایە هەچەنە بەریتانیا مەطبەخی سیاسی دنیاە بەڵام هێزەکە لە ئەمریکاکە ئەیکات ئەو شتانە لەبەر ئەوە عالم ئینتیزارەکە لەگەڵ سینا علاقاتی سینا لەگەڵ رووسیا ئەم شەڕەی کە هەیە لە ئەوروپا ئەم شەڕە ترامپ ئەڵێ وەستێنم ئەمان نە ئەمان هەر زیاتر پارە ئەنێرن و سلاح ئەنێرن و شەڕەکە بەردەوام بێت یعنی جیاوازە سیاسەتێکی زۆر جیاوازیان هەیە لە دەرەوە چ لە ئەفریقا چ لە ئاسیا ئەمانە هەمووی دەوری خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست گرنگی ناوڕاش ئەم شەڕی کە هەیە ئەمە کە ناوچەکەی گردوێتەوە لە بینی ئیسرائیل و ئێرانە ئەمریکا زۆر بەجددی ترامپ زۆر گرنگە لەوەی کە ئەم شەڕە نێڵێ یان تەواوی کا بە هەج نەوعیبیان نێڵێ ناوێ شەڕ هەبێت لەم ناوچانە ئەوێ جارێ مجموعەیەک شت کات شەڕەکە بوەستێنێ نۆکو ئیدامە بە شەڕ بێرێ بەڵێ دکتۆر ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم تا بێت ململانێکە لە بانگەشی هەڵبژاردنەکە لە نێوان ترامپ و کامەلا هاریس چون دەبێتەوە بە بەردەوامی هێرشانەکەنە سەر یەکتر ئەمە تا چەند نۆرماڵە لە ئەمریکایە طبعا خۆی لە هەموو انتخاباتە ئەو بلبلانەیە هەبووە و زۆر گرنگ بووە ئەگەر لەبێرت بێ لە بینی جۆرج بوشی کوڕ و لەگەڵ ئالگۆرە بە 512 دەنگ بردیەوە ئەمەنە نزیک بوو ئەم انتخابات تجاوازی چکەی هەیە لە وڵاتانەی کە یەکلاکەرەوەیە ئەو حوتەکەی کە ویسکانسنە میشیگانە پەنسیلڤانیا نۆرت کەرۆلاینە جۆرجیایە نیڤادایە ئەریزۆنایە ئەمانە هەمووی نزیکن لێ زۆر نزیکن لێ لەبەر ئەوە کەسێ سیاسیەک نییە لە ئەمریکا ئیمڕۆ کە من سەیری هەموو قەناتەکانەکەم و زۆر متابعەکەم هەروەها محەلیلەکانیان لەسەر تەلەڤیزۆن ناتوانم بڵێن کامیان ئەیباتەوە چونکە ئەم حەوت ویلایەتێک کە بەحسم کرد یەکلاکەرەوەیە یەکشت هەیە کە بۆ
کاملا هەرز لە بەختی ئەوەیە ئەویش ئەوەیە پێ بڵم فێڤرەبل ڕێیت یعنی لە بینی خەڵکە کە چۆن ئەڵێ خەڵکەکە زیاتر چی ئەوەیە طبعا کاملا هەرز بە 7 نقطە لە پێش ترامپەوەیە لەناو خەڵکەکە ئەڵێن ئەوە لە تاریخی ئەمریکا ئەوەی کە فێڤرەبل ڕێتی هەبوو بێت یعنی زیاتر خەڵکەکە بەدڵی بوو بێت پێش انتخابات 16 جار ئەوانە بردوانێتەوە یەک جار ئەوی لە خوارەوەیە بردوێتەوە جا ئەم انتخاباتە زۆر نزیکە و هیوادارم هەچ کەسێک بیباتەوە علاقاتێکی باشی هەبێ تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر کە باز دێتە سەر دیاریکردنی سەرۆکی ئەمریکا و دەنگدانی هاوڵاتیانی ئەمریکا بە سەرۆک یەکسەر قسەکە ئەوەیە کە ئەوەی کە سەرۆکی ئەمریکا یەکلایەکاتەوە دەنگدەران نین کۆلێژی هەڵبژاردنن ئەمە ئەگەر تۆزە بۆ ڕوونکردەوەی بۆ ڕوومان ڕوونکەیتەوە چۆنە کە هاوڵاتی دەنگەدا بە سەرۆک بەڵام ئەوە ئەو نییە کە یەکلایەکاتەوە لێرە ئەلکترۆد کۆلیج هەیە منیش وتارێکی گەورەم لەسەر نووسی بوو ماوەیەک لەمەوە پێش ئەو ئەلکترۆد کۆلیجە کە دەنگتان تەواو بوو هەندێک ویلایەت هەیە چێ بیباتەوە هەموو دەنگەکانە باتەوە دوو ویلایەت نەبێ کە پێڵێن مێن و لەگەڵ نەبراسکا دەنگەکان بەژەکە بە پێی براوەکان یعنی ئەوە ناتوە ئەگەر دەنگی یەکەمت هێنا هەمووی بەری ویلایەتەکانی تر بەو نوعەیە اینجا ئەمانە کە دوای انتخابات تەواو بوو مەسەلەن ئێستا کەلیفۆرنیا 54 هەیە تەکساس 30 هەیە نیویۆرک 29 هەیە فلۆریدا 29 هەیە ئەمانە دەنگەکان ئەچێ بۆ ئەو کەسانەی کە زۆرترین دەنگێنێ ئەی با هەموو دەنگەکانە بات هەموو کورسەکان با بڵێن ئەلکترۆد کۆلیجەکانە بات دەنگی بۆ ئێن ئەڵێن بەڵێ ئێمە دەنگی کەلیفۆرنیامان نا ئەم 54 ئەلکترۆد دەنگە بە ئەوە اینجا چیە گەشتە 270 زیاتر ئەوە ئەبێ بە ڕئیسی ئەمریکا طبعا ئەوە گرنگەکەی لەوەیە اینجا ئەگەر هاتوو چونکە خۆی ئەگەر ئێمیکە ئەگەر هاتوو بوو بە 269 بە 269 ئەوەش ئەگەری هەیە کە لە انتخاباتە هەموو شتێک ڕۆیات ئەگەر وا بوو ئەو ساکە لە کۆنگرسا بڵێن لە نوابە ڕئیس هەڵەبژێرن سەنەد نائیبەکەی هەڵەبژێرن ئەگەر ئەوە ڕوویدا ئەچێتە ئەو مەرحەلەیەوە بەڵام تاکو ئێستا یەک جار ڕوویاوە بەڵام بڕوا ناکەم لەم انتخاباتە ئەوە ڕووبات اللهم ئەمەش وەکو چۆن ئەڵێن کە زۆر نزیکە ئەوە ڕوو بدات بەڵام ئەم حەولایەتەی کە بەحسم کرد یەکلاکەرەوە ئەبێت و دەنگەکان هەوڵجار کە ئەم جارە و جارەکەی تر نییە جارەکەی تر من وتم لە پێشەوە سوورە بێت کە ئانی ڕۆژی انتخاباتەکەن هینی جەمهوریەکانە بێ بەڵام وردە وردەشی نەبێتەوە ئەم جارە ترام داوای کرد زوو بچن دەنگ بن دەنگەکان بۆ ئەوەی ئەو تەوازنە ڕاگرێت بۆ خەڵکەکە لە وەختی خۆیان نەتوانێت چێت دەنگ بات داوای لەکردن لە پێش وەخت ئەوانیش چند دەنگان بن لەبەر ئەوە من وا تەسەوورەکەم انتخاباتەکە زۆر نزیکە بێت و ئەگەر هەیە هەردوو لە یەکێکیان بیباتەوە وتم کەسیش ناتوانێت ئەم هینە بات ئەوەی گەشتە 270 ئەلکترۆد کۆلیجی هێنا دەنگەکان ئەو ئەبێ بە ڕئیسی ئەمریکا. دکتۆر ئەگەر دەنگدان تەواو بێت دەرکەوتنی ئەنجامی هەڵبژاردنی سەرۆکی ئەمریکا چەندی کات پێویستە؟ والله خۆی لە هەوڵ 24 سەعاتە دەرەکەوێت تقریبا بەڵام دەبەر ئەوەی هەیە بە بەریدا ئەینێرێت نەختێ تاعتیل لەبێت بەڵام زۆرەکەی لە 24 سەعاتی یەکەما دەرەکەوێت یعنی ویلایەتەکان دەرەکەوێت ئێستا مەسەلەن لە ئێستا و ئەزانین کەلیفۆرنیا و نیویۆرک ئەچێ بۆ دیموکراتەکان تەکساس و فلۆریدا ئەچێ بۆ جەمهوریەکان کۆمارەکان بڵێ ئەتر ئەمانە دیارن ویلایەتەکان دیارن لە ئێستاوە بەڵام ئەو حەولایەتەیە مشکلەکە اینجا ئەم حەولایەتە بەرانی تیا کە لە کوردستان پێڵەن خۆڵۆمێشی
بە حەج لایەکە قەرار بن زۆر کەسێ تاکوون ئێستا نازانێت قەرار بە چێ هات لە ڕۆژی دەنگان ئەگەرچێت لەو وەختا ئەو ڕۆژە تەحدیدیەکات بە کام لا دەنگ بن اینجا ئەمانە بە حەج لایەکە شکانیانەوە ئەوە ئەبێ بە ڕئیس بێگومان. بەڵێ بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا لە کالیفۆرنیا و لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ کاتێ بێمەتاندا دکتۆر.